لە هەفتەی دووەم لە خولی نایابی کوردستان ڕانیا لە یاریگەی خۆیدا میوانداری ئاکرەی کرد. گێمی یەکەم هەردوو لا بەهێرشبردن دەستیان پێکرد و دەیانویست دەستپێشخەری بکەن. لە خولەکی 12دا ئیبراهیم حەیدەر ئاکرەی کردە خاوەنی گۆڵی یەکەم. هەوڵی یاریزانانی ڕانیا بێسوود بوو. گێمی یەکەم بەم شێوەیە تەواو بوو. گێمی دووەم یاریزانانی ڕانیا بۆ یەکسانکردنەوەی یاریەکە هاتنەوە ناو یاریگا. لە خولەکی هەفتاویەک سوهرام داود گۆڵێکی بۆ ڕانیا تۆمار کرد و یاریەکەی یەکسان کردەوە. تا کۆتاییش یاریەکە وەک خۆی مایەوە بە ئەنجامی 1-1 بۆ هەردوو لە تەواو بوو. گێمی یەکەم خراپ بووین، ئاسمان وەکو پێویست نەبوو. سوپاس بۆ خوات لە بینی هەردوو شەوتەکان ئەتوانیمان دوو گۆڕانکاری بکەین، وزەیە تازە بە تیپەکە بەخشینەوە. ئەوە بینیتان یعنی 45 خولەکی تایمی دووەم باڵا دەست بووین لە یاریت گەڕاینەوە سەر ئاستی ڕاستەقینەی خۆمان کە تۆپمان لە دەست نەدەدا، بەڵام بەداخەوە لە هێڵی پێشەوەمان وەکو پێویست نەبووین، پەلەمان دەکرد لە کۆتا لەمسەیە زۆر پەلەمان دەکرد بەرامبەر بە گۆڵ. بۆ ئێمە نقطەک لە ناوڕانێکە لە یاریگای دەرەوەی خۆی یەکەم یاری سێ خاڵی بەدەستنا بوو. ئێمە بە نقطەک ناڵێم ڕازی بووین، بەڵام نقطەک بە هەردوو لە عادیلانە بوو، بەڵام ئێمە دووبارە دەکەمەوە شەوت یەکەم دەبایە یاریەکە یەکلای بکەینەوە. نەمانتوانی فرسەتمان لە دەستدا، بەڵام جێمی دووەم ڕانیا لە ئێمە باشتر بوو. لە دوو یاری سەرەتای خولەکەدا ڕانیا بردنەوەیەک و یەکسانبوونێکی هەیە و خاوەنی 4 خاڵە، یانەی ئاکرێش لە هەردوو یاری سەرەتای خولەکەدا یەکسان بووە و خاوەنی تەنیا 2 خاڵە لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیا.